وەرزی خستنە بەر خوێندنی منداڵانە. بێوار منداڵێکی تەمەن 6 ساڵە و خانەوادەکەی دەیانەوێ بیخەنە بەر خوێندن. هاتوونە تا خوێندنگەیەکی کوردی تاکو بێوار بەهمەن بە زمانی دایک دەست بە خوێندن بکات. من ناو کوڕەکەم بنووسم بۆ خوێندنی کوردی لە کەرکووک زۆر زمان هەیە، زمان کوردەیە، عەرەبەیە، تورکمانەیە، ئاشوورەیە، بەس من حەزم نییە کوردم ناوی بنووسم لەسەر خوێندنی کوردی. ساڵانی پێشوو لەم کاتەدا 16 بۆ 17,000 منداڵ ناویان لە خوێندنی کوردیدا تۆمار دەکرا، بەڵام ئەم ساڵ 12,000 منداڵ ناویان لە خوێندنگە کوردیەکانی کەرکووکدا تۆمار کراوە. ئەمەش وەک پاشەکشە و مەترسی بەلای مامۆستا و شارەزایانەوە سیر دەکرێت، هەر بۆیە کەمپینی بەڵێ بۆ خوێندنی کوردی لە کەرکووک ڕاگەیەنرا. بەڵێ بۆ خوێندنی کوردی، بەڵێ بۆ خوێندنی کوردی، بەڵێ بۆ خوێندنی کوردی، بەڵێ بۆ خوێندنی کوردی، بەڵێ بۆ زمانی دایک، بەڵێ بۆ زمانی دایک، بەڵێ بۆ زمانی دایک، بەڵێ بۆ زمانی دایک. هەستمان بۆ کرد کە خوێندنی کوردی ئەم ساڵ بەرەوڕووی چەند قەیرانێکە بێتەوە، بۆیە بڕیارماندا بە ڕاگەاندنی کەمپینێک بۆ ئەوەی بتوانین لە نزیکەوە جارێکی کە هەوڵی ئەوە بدەین خوێندنی کوردی لەسەر قاچەکانی خۆی بوەستێ و کە ئەم کەمپینەمان ڕاگەاندنەوە ئەوە نییە کە ئێمە مەیئوس بووبێتین لە خوێندنی کوردی، نە، هەستمان بەوە کردووە دەبێت خوێندنی کوردی گەشەی زیاتر بکە، دەبێت زیاتر گرنگی پێ بدرێت. بەداخەوە ماوەیەکە هەندێک کەس چی لە ڕووی کەمی هوشیاریان بێت یا ئەم بارودۆخە سیاسیە نازێگیرەی کەرکووک کاریگەری کردوتە سەریان، دەنگۆی ئەوە بڵاو بۆتەوە کە خوێندنی کوردی دا ڕۆژی نییە. ئێمە لێرەوە بە ئامانەتەوە هەموو دایک و باوکانی خۆشەویست ئاگادارەکەینەوە کە خوێندنی کوردی سەرڕای کەم و کورتیەکان بەڵام لە ئاستێکی زۆر باشی پەروەردەی خۆیدایە و لە پێشەوی چێبڕچەی زمانەکانی تردایە. ئاخر چۆن نەکرێت پاش دەیان ساڵ قوربانیدان و بۆ زیندوونی هێشتنەوەی زمانی دایک ئێستاوا بە سادایی زمانی شیرینی کوردی بگۆڕینەوە بە زمانێکی بێگانە. ئاخر زمان بەخشیندەیەکی خوایی و هەم مادەیەکە لە جارنامەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان کە ئێستا منداڵ بە زمانی دایک بخوێنێت. چۆنێ بێت ئێمە ئەم مافە خودایی و مرۆڤاییە لە منداڵەکانمان زەوت بکەین. کێشە و کەم و کوڕێ بەردەوامەکانی خوێندنی کوردی وای کردووە ژمارەیەک لە خانەوادە کوردەکانی کەرکووک متمانەیان بە خوێندنی زمانی دایک نەمێنێ و منداڵەکانیان لە خوێندنی زمانەکانی دیکان ناونووس بکەن. ئەمەش لە کاتێکدایە خوێندنی کوردی وێڕای کێشە و کەم و کوڕەکانی ساڵانە ژمارەیەکی زۆر لە خوێندکارانیان لە ڕیزبەندی یەکەمەکانی کەرکووکدان. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.